لانێرە من وەستاد هەم دانیشتوی شارۆچکەی بەنێنانم دەرچووی کۆلێژی زمانی عەرەبیم بۆ ماوەی 4 ساڵ دەبێت من خەریکی چاکردنەوەی ئیشی مۆبایلم. مۆبایل بەسەر دوو جۆردا بەش دەبێت بەسەر سۆفتوێر و هاردوێر. سۆفتوێر بریتە لە بەرمەجا بریتە لە ئەو بەرنامەی کە تێیدا و لەو سۆفتەی کە پێک هاتووە لەو نیزامی کە تێیدا واروها هاردوێرمانە. هاردوێر چیە؟ هاردوێر بریتە لەو بەشانەی پارچە ڕقەکانی مۆبایل بۆ نمونە شاشەیە، خەریتەیە یاخود پاتریە یاخود هەر شتێکی تر کە لە مۆبایلەکە بەکار هاتووە. سپاس بۆ خوالێرەدا ئیشی سۆفتوێر و هاردوێر دەکەم بێکەوە. بەخۆی کێشەکانی مۆبایل هەمە جۆرە، زۆربیان هاردوێرە زیاتر، کەمتر تووشی سۆفتوێر تووشی مۆبایلەکان دەبێتن. بە سپاس بۆ خوالێرەدا ئیشی هەردووچیان دەکەین، هەم سۆفتوێر و هەم هاردوێر. ئەوشیان هەردوو بەشە. بۆ نمونە بەشی سۆفتوێر ئەو بەشانێک ئەو شتانی کە زۆری خەڵک سەردەرمان دەکاتن یاخود تووشی کێشەکان دەبێت بەهۆیەوە ئەویان جیمێلە. بۆ نمونە ئەو کەسەیە کە مۆبایلەکەی فۆرمات کردووە دوای فۆرمات جیمێلی دێتە سەری یاخود ئایکلاودە یاخود با بڵین لە ئەپدەیت بە تەواوی ئەپدەیت نەبووەوە و مۆبایلەکە لەو حالەتەدا داناگیرسێتەوە و کوژاوەتەوە. ئەو کێشانە کە بە زۆری دێنە لای ئێمە. کێشەی تریشەیە بەس ئەمانە بە زۆریە. واروها کێشەی هاردوێر زۆربیان شاشەیە و جێی شەحنە. کێشەی تریشەیە بەڵام زۆربەی هەر زۆری ئەو کێشانی کە دووچاری مۆبایلەکان دەبنەوە ئەو دوانێ. ئامێرەکان هەر یەک و ئیشی خۆی دەکاتن. بە پێتان بناسیرم ئامێرەکان چییە؟ ئامێرەکان کاوی هەڵمان هەیە بۆ گۆڕینی با بڵین شەحن و ئایسی و هەر پارچەکان کە لەسەر خەریتە هەری بگری بە هەڵم و هەروها کاوی ترمان هەیە ئەویان لەحیمە، یعنی بۆ توانەوەی لەحیم بەکارێتن بۆ چەسپاندنی لەحیمی با بڵین و هەروها میکرۆسکۆپە بۆ گەورەکردنی پارچەکانی مۆبایلە. بۆ نمونە کە تۆ ئیشێک لەسەر خەریتە دەکەی ئیش لە ئایسی دەکەی یاخود هەر شتێک بە ئاسایی ناتوانانی تەماشای بکەی ناچار بە میکرۆسکۆپ ئیشی لێ دەکەین و لەوەی پارچەکانمان ڕوونتر لێ دیار بێ و جوانتر ئیشەکەمان وازەحتر بێتن. واروها لێرە ئەو جیازەمان هەیە کە بۆ فاز بەکاردێتن، فاسی شەحن ئەو مۆبایلە شەحن دەخوا یاخود شەحن تەزووی کارەوە بە تاوی دەگاتە ئەو مۆبایلە یاخود نایگاتێ. واروها لە پشتمەوەش ئیتەرمان هەیە ئەویان بۆ گەرمکردنی شاشە بەکاردێت ئەو گۆڕینی جامی مۆبایلەکە بێت یاخود هەلگرتنی شاشەکە بێت. واروها لەسەرەوە پاوەر سەپلایمان هەیە کە ئەویشیان بەکاردێت بۆ پێدانی تەزووی کارەبا بۆ مۆبایل بۆ دەتوانین لە جیاتی پادری بەکاری بێنی. واروها شۆرت و شتیشی لە خەریتە پێدا ببینیەوە بە مۆبایل دەگۆڕێتن. بۆ نمونە مۆبایل هەیە کەپسە لە ڕووی شاشەکەی و مۆبایلەکە دەکرێتەوە و هیتمان بڕغیە ئەوانەی کە زیاتر مۆدیل قەدیمە بەڵام ئەوانەی کە ئێستاکە دێتە بەردەستمان زۆربەی مۆدیل نوێنە واتە جیازەکان کەپسە ئەویشیان پێویستی بە کاتی زیاتر دەبێت. بۆ نمونە هەر ئێستاکە ئەگەر مۆبایلێک بۆ نمونە وەرگرین G7 Pro ئەگەر بێت و جێ شحنەکەی بگۆڕین لایەنی کەم پێویستمان بە نیو سەعات دەبێتن. بەڵام زیاد لە مۆبایلێکی قەدیمەکان کە گراند پرایم ئەوانەیە دەتوانین بە دەقە جێ شحنەکەی بگۆڕین. لەسەر ئایکلۆدی لێ کردیە؟ ئایکلۆدی لەسەر نییە بەس گوتیە من ئەپڵ ئایدەکە دەگوازمەوە سەر. بسم الله الرحمن الرحيم. ناو محمد عمرە لە بەنێنان لەدایک بووم، ئێستا لە هەولێردا دەنیشم. ئاداب جوگرافیم تەواو کردیە، ماوەی زیاتر لە 5 ساڵە خەریکی ئیشوکاری مۆبایلم، دوکانم هەیە ئەلحەمدولیلا. زیادبوونی ڕێژەی بابەتەکانی مۆبایل تا ڕادەیەک لە بەرژەوەندی هاوڵاتیەکانە، چونکە بڵێونە لێن کۆمپانیەکان کاتێک کە مۆبایلێک دروست دەکەن منافس دروست دەبێتن لە بازار لە ڕووی کواڵیتی لە ڕووی مواسەفاتەوە. ئێستا کە بڵین 2020 کە بەراورد بە سەرەتایەکان کە مۆبایل هات هەرچەندە گومان لەوەی دانیە دنیا بڵێن ڕۆژ بە ڕۆژ پێشکەوتنی زیاتر بەخۆی دەبینی پێش دەکەوێتن بە هەمان شێوەش جۆرەکانی مۆبایلیش بڵێن هەم جۆرایەتی زۆر بۆ و هەم کواڵیتیەکەشی باشتر بۆ بەراورد بە ڕابردوو تا ڕادەیەکیش منافس دروست بۆ لە نرخەکانیانەوە. ئێستا مۆبایلێکی فول مواسەفات دەکڕی بە $100 بەڵام ئەگەر بڵێن پێشتر کە چەند بابەتێکی دیاریکراوی مۆبایلە بوو یعنی مواسەفاتەکەی بۆ شێوازەشی نە و نرخەکانیش زۆر بەرز بوون. ئەلحەمدولیلا یعنی بڵێن مۆبایل
بوویتە بەشێک لە ژیانی هەر تاکێکی کۆمەلگای ئێستاوە یعنی گومانی تێدانە هەرچەندە من ئەو بیدایەتی کە دەستم بەیش کرد بەڕاستی وەکو جەناب باس کردەوە سەرەتای قەیران بوو بەس یعنی بەداخەوە بازاڕەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوونەوە بە تایبەت ئێستا کە نرخی دۆلار بەرز بوویتەوە زۆر کاریگەری دروست کردووە لەسەر بازار بەگشتی و بازاری مۆبایلیش بە تایبەت لەبەرەوەی مۆبایل هەر هەمووی بە دۆلارەوە یعنی بە دینار نیەوە ئێساش کە نرخەکەی لە 100 دلار تقریبا 30,000 چوویتە سەر بەڕاستی زۆر ینی کابرا دێتن ئیمکانیەتێکی ئەوەی هەیە دیاریکراوی هەیە یعنی ناتوانانی مۆبایلێکی بکڕی بەدلی خۆی بتن دووش مشتری ئێمە بەڕاستی هەمووی عەرەبن یعنی ئەگەر عەرەب نەبیتن هەموو بازاری خەڵکیش پێم وابێتنی هەولێر هەمووی بەگشتی عەرەبە یعنی ئەگەر عەرەب نەبیتن پێم وابێتن هیچ دوکاندارێک ناتوانانی مەسروفاتی خۆی دەربێنێتەوە بەڕاستی بەگشتی ئیش قرس بۆ ئێستا یعنی پارە پیاکردن بە کوردی خۆمان دەڵێ زۆر قرس بۆ یعنی ئیمە الحەمدوللا مشتریمانەیە بڵێن خەڵکانێکی ئێستا دیاریکراونەوە بڵێن کاتێکە قەیران دروست دەبی کەسانێکی دیاریکراون کە دێن معاملە لەگە دەکەن و ئیش کار لەگە دەکەن بەڕاستی قرس بۆوەکو پێشتر نەماوە ئێستا ئەو مۆبایلە بە نمونە وەرگرین کە مۆبایلێکی مشتریی بەڕێزە هێنایەتی وەڵامان بۆی چاک بکەینەوە کە شاشەکەی شکاوە بۆ ئەوەی کە شاشەکەی بگۆڕین مۆبایلەکە هواویە واینەوە پرێمە واینۆ پرێم 2019 پێویستە سەرەتا بەشی پشتەوەی گەرم بکەین و کەڤەرەکەی لێکەینەوە پاشان شاشەکەی هەلگرین سەرەتا ئامێری ئیتەرەکە پێ دەکەین ڕێژەی گەرمێکی دەگەین لە سەد و پاشان لەسەر ئیتەرەکەی دەدەین بۆ ئەوی پشتەکەی گەرم بێت و پاشان پشتەکەی لێکەینەوە سوپاس بۆخوا مانجی پیرۆزی ڕەمەزان هیچ بربەستێک و ڕێگرێک نەبوو لە بەرامبەر ئەوەی کە ئەمن لە کارەکانم دوا بکەوم یاخود نێم بۆ کارەکان سوپاس بۆخوا بە ڕۆژینە و کارەکانشمان زۆر باش بەڕێوە دەچێت سوپاس بۆخوا کارەکانم هیچ ڕێگرنین لە بەرامبەر ئەوەی کە من عیبادەتەکانم بکەم و زۆر بە خۆشحالیەوەش بەرداوام ئینشاڵڵا بەردام لەوی بەڕاستی مانجی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێکی زۆر گەورەیە کە پێویستە مرۆڤ قەدری ئەو مانگە بزانێت و لە دەستی نەداتن و هەروها گەرما و گۆڕینی کەشوهەوا هیچ بربەستێک نیە لەوەی کەسەکە بە ڕۆژی نەبێتن بەڕاستی ئەمەش بەهانە نییە بۆ کەسێک کە بیاوێت بە ڕۆژی بێتن ئەگەر گەرما بێت یاخود سەرما هیچ ڕێگریت لێ ناکاتن بەڕاستی ئەوە هەستێکی زۆر خۆشە کە دەبینم ئەم ڕۆژە بە ڕۆژی بووم و کە گەیشتمە فتار و بێبەش نەبووم لەو خێر و بەرەکەتەی فتار و بدلێکی خۆشە و بە هەستێکی مرتاحەوە ڕۆژەکەم دەکەمەوە وەڵا الحەمدوللا من مانجی ڕەمەزان وێزغی بە خۆداچوونەوەیە لۆ ئینسانەکان یعنی تو ساڵە 12 مانگێک لۆ تاعات و عیبادەت و لۆ تەندروستی ئینسانی ئەم بەڕاستی زۆر ئاسوودەم لەگە ڕەمەزان یەک لەبەرەوەی تەندروستیەکی باشتر مێ لە پێشتر دووش ئەو فەرمودەی پێغەمبەری شار و ئەوەل و بیدایەتەکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفیرەتە ئاخریەکەی لێخۆشبوونە ڕزگاربوونە لە ئاگری دۆزەخ ئەمەش ئومێدمان وایە کە مسلمانین الحەمدوللا تاسیری نەکرێ لەسەر ئیشوکانم بگرە زۆر یعنی ئاسوودەشم لەگەڵ ئەو ماگەی لەگە بە ڕۆژوو بوون و خەڵکیش باماشی ڕەحمەتی خوای گەورە هەموو کات کراوەیە ئینسانیش نابیت بێئومێد بی لە ڕەحمەتی خوای گەورە من خۆم هیچ کات بێئومێد نیمە لە ڕەحمەتی خوای گەورە يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا يعني إخوائي قولهم قاو درقاي رحمة ميرباني كراويا إنسانيش مردن بدل يعني لدماري ملد نزيكتره بدست أخوتنيا بو تعزو دەکرێت ئینسان ئەگەر ئەو تەمەنەی کە هەیەی لە ڕابردوودا لە هەوا و ئارەزوات سەرفی کردیا ئەو تەمەنە کورتەی مایەتی کە نازانی چەند دەژیتن بگەڕێتەوە لای پەروەردگار و لە عیبادەتی خوای گەورە سەرف بکات بە ئومێدی ئەوەی خوای گەورە لە هەمومان خۆش يكره بعد ساعتين نشيل هاي الاستيكات ونشيل هاي